بلێ تەماشەوانن هێژایی ڕیشە موشکیە ئیرانی بسەر هەولێرێ هەروەها کارڤێدانên wê şarêzayê pêwendiyên navdewletî ji paşarê Oğulboriyê Denîmarkê Meysem Muradî mêvanê min e silav bû tekekê Meysem tek Meysem yekem pirsa me ew dibe Wezîrê Derveyî Iraqê Rêzdar Fuad Hisênev yek got îran bi zimanê mûşekî li hemberî Iraqê û Herêma Kurdistanê qise dike boçe îran rêgeyekî wisa werdigire nirxandin nate çi سڵاو ڕێز بۆ بەڕێزتان بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24 زۆر ڕاستە ئەوەی کە بینرا لە دوو ڕۆژ پێشدا کە ئێران موشکی ئاراستەی هەرێمی کوردستان و بەتایبەت هەولێر کرد دیاریدەری ئەوەیە کە من پێم وایە کە ئێمە بەو شێوازە بچاوی لە بکەین کە ڕۆشنێتە قۆناغێکی نوێوە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی قۆناغێک تێدەپەڕێنێت کە بەریە کەوتنەکان زۆر زیاتر دەبێت ئێران لە دۆخێکدایە کە دوای هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل فشار و وشارێکی زۆر کەوتوتە سەری چ لە ناوخۆی دەسەڵاتەکەیەوە چ لە دەرەوە پرۆکسیەکانی خۆی گروپەکانی خۆی لە ناوچەکەدا پێویستی بەڕەوایی و بەڕەوایی کڕینێک هەبووە بۆ ئەوەی کە بیهەوێت کە دڵی هەردوو لایەنەکە ڕاستی بکات و بۆ ئەوەی کە دڵخۆشیان بکات لە ڕاستیدا ئێران توانای ئەوەی نییە و ناوێرێت کە بڕواتە بەربەرەکانەیە یان ئەوەی کە بەریەکەوتنی هەبێت لەگەڵ ئەکتەرێکی دەوڵەتیدا لە ناوچەکەدا و بەتایبەت بەو باسانەی کە خۆیان دەیکەن هەموو کاتێک کە دەڵێن کە بەریەکەوتنمان دەبێت لەگەڵ ئیسرائیلدا توانای ئەوەیان نییە کە بڕۆن بەریەکەوتنیان هەبێت لەگەڵ وڵاتێک دەوڵەتێک وەکو ئیسرائیلدا لەم ئاراستەیەدا بۆ ئێران بژاردەکان کە چاوی لێ دەکا ئەکتەرێکی نادەوڵەتی هەیە وەکو هەرێمی کوردستان دەتوانێت تا ئاستێک بەو زمانە توندە یان بە هێرشی موشکی هەوێ کردەوەگەلێکی وابکە بەڵام ئەوەی کە ئێران کردی من پێم وایە کە خوێندنەوەیەکی هەڵەشی تێدا بوو بۆ ئێران و چاوەڕوانی ئەوەی نەبوو کە کاردانەوەیەکی زۆر و بەربڵاوی نێودەوڵەتی لێ بکەوێتەوە زۆرێک لە وڵاتان لەسەری قسەیان کردووە هەر ئێستا کۆمکاری عەرەبی ئەی هەوێت دانیشتنێکی خێرا لەسەری ئەو بابەتە بکات داوا کراوە کە لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان کە لەسەری ئەو بابەتە دانیشتن بکرێت سەرۆکی حکوومەتی هەرێم کە لە داڤوسا لەوێنە دانیشتنێکی زۆری کردووە لەگەڵ زۆرێک لە بەرپرسان و کەسایەتی دیاریەکانی دنیا کە ئەمە پێم وایە کە بینرا لە پەیامەکانیشیاندا کاردانەوەی توندیان هەبوو لە بەرابەر ئەو ئەکتە ئەو شێوە هەڵسو کەوتەی ئێران لە ناوچەکە دلێ بەێ کەک مەیسەم ئیران دلێ ناوەندێکی مۆساد بوو ئێمە مەیریشی ناوەندێکی مۆساد کرد بیانی هەممی بەرپرسێنە هەرێما کوردستانی هەروەها عێراقا فەدرال بۆ خۆ دەبێژن تو هەبوونی مۆساد نەل هەرێمی کوردستان نەژی لە عێراقەیە یعنی ئیران دخوازێ پەیامێکی چ بدە دوێ ئاراستەیەدا فەرمووکەت لە ڕاستیدا بیانووی ئێران ئەوەیە کە دەڵێت کە پێویستی بەو بیانوە هەیە کە بڵێ کە موساد لەوێ هەیە ڕاستەکەی موساد لە زۆرێک لە وڵاتانی کە دەوروبەری ئێران هەیە بوونیان هەیە بە فەرمی پەیوەندیان هەیە لەگەڵ ئەو وڵاتانەدا و ئێران ناتوانێت یان ناوێرێت لەگەڵیانە بەریەکەوتن بکات بۆ نمونە وڵاتی ئازەربایجانێک لە وڵاتانەکە لەم چەند ساڵی ڕابردووەدا پەیوەندێکی زۆر چڕوپڕتری لەگەڵ ئیسرائیلدا دروست کردووە بەڵام لە هەرێمی کوردستاندا لەبەر ئەوەی کە دەیهەوێت بیانوویەکی بەدەستەوە هەبێت و ڕەوایی بۆ خۆی بکڕێ بۆ هەر هێرشێک کە دەیهوێ بیکات ئەو پاساوە دێنێتەوە لە حاڵێکدا بەرپرسانی هەرێمی کوردستانیش نیانوتوە بەرپرسانی عێراقی وتویانە کە بۆ خۆیان هەموو زۆر بەشیان لە ئێران نزیکن دەڵێن کە شتێکی وا بوونی نییە و پێگەی موساد کە ئێران باسی لێ دەکات لە هەرێمی کوردستاندا نییە ئەوەی کە هەیە ئێران من پێم وایە لە ئامانجی سەرەکیدا لە دوای ئەم هێرشەی کە کردی لە شەوی دووشەممەدا 15 من پێم وایە کوردستان هەرێمی کوردستان ڕۆشتە قۆناغێکی ترەوە وەرچەرخانێک لە هەرێمی کوردستاندا دروست بوو و ئەبێ ئێمەش خوێندنەوەیەکی دروستمان لێ هەبێت لەسەر ئەو بابەتەی کە هاتووەتە ئاراوە ئێران من پێم وایە پلانی کورتماوە و درێژماوەی هەبوو کە دەستی پێکردووە بەرنامە پرۆگرام و پلانی ئێران پلانە کورتماوەکەی هەر ئەوەیە کە هەوێت کە بەم شێوازە ئەو پەیامگە لە کورتانە بگەێنێت بە کەسانی دەرەوەی دەسەڵاتی و کەسانی ناوخۆی دەسەڵاتی کە بڵێ هێشتا من تواناییم هەیە بەڵام پلانە درێژماوەکەی ئێران من وای دەبینم کە
کە هەموو کاتێک باسییان لێ کردووە و هەموو کاتێک ویستویانە لەسەر هەرێمی کوردستان قسە بکەن وەکو توژمنێکی دەرەکی خۆیان زۆر باسییان لێ کردووە و تویانە ئیسرائیلی دوومەوە پلانی درێژماوەیان ئەوەتەکە بە هەموو شێوەیەک ئێران دژایەتیەکی گشتی هەیە لەگەڵ قەوارەیەکی کوردیدا بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان و لە درێژماوەدا ئەی هەوێت کە ئەم قەوارە تێک بدات ئاسایشی تێدا نەمێنێت سەقامگیری تێدا نەمێنێت و پرسی ئابوووریەکەی بۆی زۆر گرنگە کە بی هەوێ بخاتە ژێر فشارەوە لە چەند ڕەهەندەوە لەلایەن بەغدادەوە لەلایەن ئەم موشەکانەوە کە ئاراستەی دەکات بەشێک لەو وڵاتانە دەبینن دەزانن کۆمپانیەکان دەڵێن کە ئاسایشی خەریکە تێک دەشێت و ئێران دەیهەوێ ئەم کارە بکات ئەمە لە پلانی درێژماوەی ئێراندا بەڵام ئێمە لە بەرابەری ئەوەدا ئەبێشی بکەین ئێمەش وەکو کورد دەبێت پلانی کورتماوە و درێژماوەمان بۆی هەبێت بۆی کە بەرەنگاری ئەو هێرش و مەترسیانە ببینەوە و بتوانین ئەو مەترسیانەی کە لەلایەن ئێران تلگەل من بمێنێ دەرفەتێک بۆ خۆمان تلگەل من بمێنێ ئەمێ بچن جهێ بەهیە بچن جهێ بەهیە لەگەڵ من بمێنە کەکمەیسەم هەفکارێ من هۆشمەند سادق جهێ بەهیە جهێشینەیە سلااف بۆتە هۆشمەند ڕەوش لەور چاوایە ئاگاداریان شتە وەربگرم بەلێ سپاس بۆتە هەفکارێ من هۆشمەند جهێ بێهیە لەگەڵ من بوو ئەم vەدگەرن ئۆڵبۆری کەکێ مەیسەم یعنی بەرتەکین گەلک بەرفەرەح لە کوردستانی ڕوودان هەمبەری vێریشێ لە هەر چار پارچەیەن کوردستانی هەروەها بقاسی دزانم 20 مانگ لە ئەوروپا خۆپێشاندانژی تێنە دروستکردن بەرتەکی ناودەولەتی دوێ دەربارەیدا گەر دیتناتە لەسەر وەربگرن لە ڕاستیدا ئەوەی کە گرنگە کە ئێمە لە بەرچاوی بگرین سەبارەت بەم هێرشە ئێران بەم کارێک کە کردی هەوڵی سەرەکیەکەی تێکدانی ئاشتی و ئاسایش و سەقامگیریە کە هەیە لەو ناوچەدا و بەتایبەت بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە کاردانەوەکان کە بینراوە تاکو ئێستا من پێم وایە کاردانەوە گەلێک بووە کە تند بووە ئەگەر بەراوردێک بکەین لەگەڵ ئەم کاردانەوەی دوای هێرشەکەی ئەم هێرشی ئاخرجارە و هێرشە پێشوەکانی ئێران بۆ وڵاتانێک کە کاردانەوەیان هەبووە زۆر زیاتر بووە زۆر توندر بووە زمانیان تونتر بووە بەتایبەت ئەمریکا لە چەند بەشا چەند کەسایەتی دەسەڵاتداری ئەمریکا باسییان لێ کردو و قسەیان کردووە لەبەرەوەی کە پێم وایە کە ئەمریکا ئەو پلان و بەرنامەی کە بەدوایەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە دەبینرا پێش 7 ئۆکتۆبر پێش هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل ئاشتی و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە شێوەیەکی گشتی بوو بە پرۆگرامی ئەمریکا ئەوە بوو کۆریدۆری هند ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئوروپای دەست پێ کردبوو پەیمانی ئاشتی ئیبراهیم لە نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبیا دەستی پێ کردبوو بەشێکی زۆری ئەو وڵاتانە خەریکبوون لە یەک نزیک دەبوونەوە ئەمریکا دەیویست کە ئەم ئاشتی و ئاسایشیە هەبێت بەڵام دوای هێرشەکەی حەماس بۆ سەر ئیسرائیل ئەم ئاشتی و ئاسایشە تێکچوو بەڵام هەر بە هەمان شێوە دوای ئەو هێرشەش ئەمریکا بۆ خۆی ڕێگەی نەدا هیچ ئەکتەرێکی دەوڵەتی و نادەوڵەتی تداخلی ئەو شەڕە بکات لەبەر ئەوەی کە پێی وا بوو کە نابێ ئەم شەڕە تەشەنە بستێنێ بۆ لایەنگەلێکی تر بۆ وڵاتگەلێکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام لە زۆر بواردا هەیە کە ئەگەری ئەوە هەیە کە ئێران کاردانەوەیەکێ بێ هەمبەر بە بابەتێک یان هێرشێکی لەو شێوەکە کردوێتە سەر هەولێر ببێ بەهۆی ئەوەی کە دووبارە ئەم شەڕە وڵاتگەلێکی تر بگرێتەوە ئەوەیە ترسی بەشێک لەو وڵاتانە بەتایبەت ئەمریکا کە ڕێگە نەدەن کە ئەم هێرشە ئەم شەڕە زیاتر پەرە بستێنێ بەڵام من پێم وایە کە لە دوای هێرشی ئێران بۆ سەر هەولێر کوردستان ڕۆشتە قۆناغێکی ترەوە ڕۆشتە دۆخێکی ترەوە ئێمە ئەبێ خوێندنەوەیەکی ترمان هەبێ لە دوای ئەو هێرشە و ئەوەی کە ڕوویدا من پێم وایە کە ئەگەری هەیە کە دووبارە سەر هەڵبداتەوە ئەگەری هەیە بابەتگەلێکی تری لەو شێوە لەلایەن ئێرانەوە ڕوو بدا بۆیە دەڵێم کە ئەبێت ئێمەش ئەو مەترسیانە ببینینەوە و هەوڵی سەرەکیمان ئەوە بێت بە پلانی کورتماوە و درێژماوە بیکەین بە دەرفەتێک و قازانجێکی نەتەوەی بۆ خۆمان و خازانجمان بەرکرد لەبەرەوەی کە ئێران ئەگەر چاو لە قسەکانی وەزیری دەرەوەی ئێران کەن ئەمڕۆ لە کۆبوونەوەی داووسا کە باسی کرد بوو بووی ئەو هێرشەکە کردومانە لەسەر ئەساسی ئاسایشی نەتەوەییمان بووە یعنی وەزیری دەرەوەی ئێران بۆ خۆی بە فەرمی دەیڵێت کە ئاسایشی نەتەوەیی من لەو ناوچەدا وەکو قەوارەیەکی کوردی وەکو حکوومەتێکی کوردی ئەکەوێتە مەترسیەوە ئەگەر بوونی هەبێت و دەیهەوێت کە تێکی بداتم قەوارە لە بەرنامە و پرۆگرام و پلانی درێژماوەیدا کە بیهەوێت کە ئەو ئاشتیەی کە لەوێ هەیە ئەو قەوارە کوردیەکە هەیە تووشی شکستی بکات تووشی فشاری بکات دوای لێ بکات کە بەشێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە خەڵکی ناوخۆ کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵک لەوێ ئەو بیرۆکە و ئەو تێڕوانینیان بۆ دروست نەبێت کە
لە سنووری ئەو دێوی خۆیانەوە لە باشووری کوردستانە حکوومەتێکی کوردی هەبێت ئەم دەسەڵاتدارە کوردیە دەتوانێت بەرەو پێش بڕوات دەتوانێت کە سەقامگیری تێدا بێت بەڵام لەم لاوە دەبینێت کە خەڵکەکەی لە ناوخۆی خۆی ئەو بەو شێوازە شێوە ژیانەی نییەوە ئەوە ترسێکە بۆ ئاشتیان ئاسایشی نەتەوەی ئێران کە وەزیری دەرەوەی ئێران باسی لێکردەوە بەشێکی بۆ ئەوەش دەگەڕێتەوە. سپاس بۆتە کە مەیسە مرادیش ئۆڵ بۆری مەیوانێمە.